بەناوی خوای گەورە و میرابان ئایزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم لا ڕۆژێکی نوێ لا مۆندیال شۆ کاتژمێر چواری تەواو بێ و بە ڕێز و خۆشەویست دەگەینەوە. ئەمڕۆژ کۆمەڵێ بڕگە و تایبەت سەبارەت بە ئامارەکانی مۆندیال و ئەو ڕووداوانەی لە مۆندیالی 2026 ئەمریکا مەکسیک کەنەدا ڕوودەدەن پێکەوە تاوتوێ دەکەین و باسێکیش هاوشێوەی ڕۆژانی ڕابردوو کۆمەڵێ بابەتی ڕیکۆرد وارەوە کۆمەڵێ بابەتی مێژووی لەگەڵتانە تاوتوی دەکەین و باسیەکەین و پێکەوە قسەیەکی تاوەتی وەستانێکی تاوی لەسەر دەکەین. بۆیە هیوادارم بۆ بڕگە و بابەتەکانی ئەمڕۆژ لەگەڵ ما بن. بابەتەکانی ئەمڕۆ لە مۆندیال شۆ چییە؟ محەممەد سەلاح لە مۆندیال مێژووی بۆ خۆی نووسیەوە لە یارەکەی بەرەبەیانی ئەمڕۆی میسر بەرامبەر بە نیوزیلەندا باسێک لە ئامار و ڕیکۆردە تایبەتەکان نەکەین. کۆرتوا ژمارە کلینشیتەکانی گەیاندا ئاست ململانەیەکی مێژووی. بابەتێکی دیکەمان باس چییە؟ باس لە پلانێکی نوێ لە یاریکردن لە تێکەڵەی یاریکردنی تۆتال فوتبۆڵ وارووا تێکەڵەی یاریکردنی جیگن پرێسینگ شێوازێکی ترمان بۆ هات. پۆچتینۆ لە نێو یاریگادا بە پلانی پێنتاگۆن دوو بردنەوەی بەدەستێنەوە. باز لە پلانی پێنتاگۆن دەکەین و باز لەوە دەکەین چیەوە دواتر قسەی تاوەتی لەسەر دەکەین. حەوت یاریزان لە هەمان ساڵدا نازناوی مۆندیال و باڵۆندۆریان بەدەستێناوە. ئەم ساڵ گومان بۆ چێ هەیە و دۆخی باڵۆندۆر بەکوێ دەگات ئەویش پێکەوە تاوتوێ دەکەین. هاندەرە مێژوویەکەی سکۆتلەندا لە مۆندیال و لە نێو خاکی ئەمریکا جانی لەدەستا. ئەمە بابەتەکانی ئەمڕۆی منە لە مۆندیال شۆ لەگەڵ محەممەد بۆ هیوادارم لەگەڵ ما بمنەوە تا کۆتایی و پێکەوە شەنوکەوێک و بە وردو دریشتیش باس لە ڕووداوەکان و لە بابەتەکان دەکەین. دەستپێکیش وەکوم پیشەی ئەم ڕۆژێ باس لە یارەکانی دوێنێ دەکەین و باس لە یارەکانی ئەمڕۆکەین. دەستپێکی یارەکانی دوێنێ هەڵبژاردەی ئیسپانیا بە ئەنجامی 4 گۆڵی بێوەڵام لە هەڵبژاردەی سعودیای بردەوانێ. هەڵبژاردەی بەلجیکا لەگەڵ ئێراندا بەبێ گۆڵ یەکسان بوو. ئۆرۆگوای لەگەڵ کاڤڤەردی 2-2 یەکسانبوونی تۆمار کرد کە ئەمەش ئەنجامێکی مێژوێ بۆ کاڤڤەردی کە بۆ دووەم یاری لە سەرەکە یەکسان دەدرێت و دەستپێکێکی زۆر خراپە بۆ بێڵسا و تیپەکەی کێسە بە 2 خاڵن بارودۆخی ئەم کۆمەڵەیە بۆتان باس دەکەم کە چی لێ بەسەرێت. و هەروەها هەڵبژاردەی میسرش بەڕابەرایەتی محەممەد سەلاح یەکەم سەرکەوتنی لە مێژووی مۆندیالەکاندا نووسیەوانێ و توانی سێبێک لە نیوزیلەندا بەرێتەوانێ. دەچینە سەر یارەکانی ئەمڕۆژ چەند یاریەکمانەیە کە تێیدا عێراق یاری دەکا و ئەرجەنتین یاریەکە. کاتژمێر 8 لە یاری لوتکەی کۆمەڵەکاندا ئەرژەنتین و نەمسا ڕوبەڕوویەک دەبنەوە تا 4 کاتژمێر یاریتیان نامێنێ. کاتژمێر 12 فەڕەنسا و عێراق ڕوبەڕوویەک دەبنەوە. کاتژمێر 3 بەرەبەیان سەنیگال و نەرویج ڕوبەڕوویەک دەبنەوە و کاتژمێر 6 بەرەبەیان جەزایر و ئوردن ڕوبەڕوویەک دەبنەوە و بەرنامەی گفتوگۆی دەرەوەی یاریگای تایبەت بە مۆندیالیش ئەم شەو لە کاتژمێر 10 ئەنجامە دێت. ڕاستەوخۆ دوای کۆتاییاتنی یارەکەی ئەرجەنتین و پەیوەست بە کۆتاییاتنی یاری ئەرجەنتین و هەروە بە دەستپێکی یارەکەی عێراق بەرامبەر بە فەڕەنسا. دەچمە سەر بابەتەکەی محەممەد سەلاح بەڵام با پێشەوە باسێکی بارودۆخی کۆمەڵەکانتان بۆ بکەم. بارودۆخی کۆمەڵەکان تقریبان تێکچوونێکی تاوەتی بە خۆبینیوە لە کۆمەڵەی میسر بە 4 خاڵ پێشەنگی گرتۆتە دەست. هەڵبژاردەی ئێران و بەلجیکا بە 2 خاڵەوانە پلەکانی 2 مسێمیان گرتۆ نیوزیلەنداش بە 1 خاڵ لە پلەی کۆتاییدا. بارودۆخی ئەم کۆمەڵەیە چی لێهاتووە؟ بە ڕێژەیەکی زۆر میسر سەرکەوتنی مسۆگەر کردو چ بە یەکەم بە یاخود بە پلەی دووەم. ئەوە یەمێنێتەوانێ بەلجیکا و نیوزیلەندا لە کۆتاییاری کامیان سەرکەوتن بە سەرەوی دیکەیان تۆمار بکەن گەشتن بۆ قۆناغی داهاتوو مسۆگەرەکەن و ئەگەریش هەیە بە یەکسانبوون هێشتا بەلجیکا هیوایەکی بمێنێ. و هەروەها هەڵبژاردەی میسر و ئێرانیش ئەگەر ئێران تەنها ڕەنگە بردنەوە فریادڕەسیبەوە ڕەنگە یەکسانبوونی چونکە بارودۆخی ئەم کۆمەڵەیە وای کردووە کە تاوەکو ئێستا هیچ تیپێک ماڵاوایی نەکردووە و هیچ تیپێکیش یعنی سەرکەوتنی مسۆگەر نەکردووە 100%. بەڵام بە پێ ڕقەمی میسر بۆی ئەوەی ئەو 4 خاڵی کە دەستەبەری کردووە گەر لە کۆتاییشدا ڕوبەڕوشکست بێتوانێ و پلەی یەکەم و دووەمیش لەدەستات چونکە میسر ئەگەری یە پلەی یەکەم و دووەم لەدەستبات چونکە ئەگەر بێت و بەلجیکا بیباتەوە لە نیوزیلەندا بەلجیکا دەبێتە 5 خاڵ ئێرانیش لە میسر بێتەوە بێتە 5 خاڵ کەواتە بەلجیکا و ئێران پلەکانی یەکەم و دووەم ئەگرن ئەو کاتە میسریەتە پلەی سێم و بە پلەی سێم و بەو 4 خاڵەشی میسر چانسێکی زۆریەیە کە بگاتە قۆناغی داهاتوو و يعني محاڵم باگەرێکی زۆرە توانین بڵێن میسر گەیشتۆتە قۆناغی داهاتوو بارودۆخی ئەم کۆمەڵەیە زۆر بەتاوی تێکچووە و مەجموعەی
ئیسپانیا و کۆت دیڤاریش بە هەمان جۆر وایە. ئیسپانیا ئێستا 4 خاڵی هەیە، هەڵبژاردی ئۆروگوای 2 خاڵیە، کەپ ڤێردی 2 خاڵیە، سعودیە 1 خاڵیە. ئەم گروپەش بە عینن جۆر. ئیسپانیا لە کۆتا یاریدا ڕوبەڕووی ئۆروگوای دەبێتەوە. ئۆروگوای ئەوەی دەرفەتی سەرکەوتنی پێەیە تەنها و تەنها بردنەوەیەتی لە ئیسپانیا و ڕەنگە یەکسامونیش لە ئەگەرێکی سێما بێڵێتەوە، چونکە ئەگەر یاری سعودیە و کاپ ڤێردی لایەک بیباتەوانەی تر ئەم چانسە بۆ ئۆروگوای نامێنێتەوە و ئیسپانیا بۆ پێشەنگی گروپەکەی پێویستی بە یەکسامون یاخود پێویستی بە بردنەوە هەیە لە ئۆروگوای. بۆیە بارودۆخی و کۆمەڵێش بامان شێوە لە بارودۆخێکی خراپدایە و لە ڕکابەرێکی توندا دەمێنێتەوە بۆ کۆتایەرەکان و کۆی گشتی ڕکابەرەکانی دوێنێ پێی وتوین کە یارەکانی مۆندیال بەرەو بەهێز و بێستر دەچێت. لە بەرەبەیانی ئەمڕۆ هەڵبژاردەی میسر بە 3 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک لە هەڵبژاردەی نیوزیلەندای بردەوانێت. میسر چوارەم جارە بەشداری لە یارەکانی مۆندیالدا دەکات. میسر لارێکە لە مۆندیالەکانی 1934 1990 ئیتالیا و ساڵی 2010 رووسیا و مۆندیالی ساڵی 2026 لە ئەمریکا و کەنەدا و مەکسیک بەشداری کردووە. بەڵام ڕیکۆردەکە چییە؟ میسر ئەمە یەکەم سەرکەوتنێتی لە مێژووی مۆندیالەکانە تۆمارەکە، کەواتە نە لە 1934 نە لە 1990 نە لە 2010 نە 2026 سەرکەوتنی تۆمارەکە چینە لە 2026 لە ساڵی 2026 لە چوارەم بەشداریکردنی مۆندیالە میسر بووە خاوەنی یەکەم بردنەوەی مۆندیالی. ئەسێرەکەی میسر و کاپنی هەڵبژاردەی فرعونەکان محەممەد سەڵاح بە تۆمارکردنی 3 گۆڵ و 2 ئەسیست لە 2010 و 2026 بوو بە گۆڵکاری مێژووی میسر لە مۆندیالەکانە. سەڵاح لە مۆندیالی 2010 لە یەکەم بەشداریکردنی مۆندیالیا 2 گۆڵی تۆمار کرد. 2022 میسر بەشداری نەکرد. 2026 کە گەڕاوەتەوانێ سەڵاح بە کۆی گشتی بەشداری یارەکان بەشداری 2 یاری کردووە. یاری پێشوو ئەسیستی گۆڵەکەی ئیمام عاشوری کرد بەرامبەر بە بەلجیکا و ئەم یاریەش خۆی گۆڵی دووبەیەکی تۆمار کرد و لامان کاتا ئەسیستی گۆڵەکەی مەحموود تریزیگێتی کرد. بەمەش سەڵاح بوو بە گۆڵکاری مێژووی میسر لە مێژووی مۆندیالەکانە و هەروەها بوو بەو یاریزانەی کە بەشداری زۆرترین گۆڵ بکات لە مێژووی میسر لە مێژووی مۆندیالەکانە کە بەشداری 5 گۆڵی هەیە بۆ هەڵبژاردەی میسر. ئەوەشی کە هەیە لەبارەی گۆڵکارەکانی میسراوانەیە عەبدوڕەحمان فەوزیمانەیە کە لە ساڵی 1934 2 گۆڵی بۆ هەڵبژاردەی میسر تۆمار کردووە و مەجدی عەبدولغەنیش لە ساڵی 1990 گۆڵێکی تۆمار کردووە. لێرە پرسیالگەرێکی زۆر لەسەر سەڵاح هەیە و ئەگەرێ سەڵاح لە یاری داهاتووش ئەگەری گۆڵەکان و بەشداری گۆڵەکانی زیاترکە. ئەوەی کە گرنگە بۆ سەڵاح پاش ئەو ئاستەخراپەی لە وەرزی ئەمساڵی لیڤەرپوڵا پێشکەشی کرد کە هۆکارە سەرەکیەکەی سەڵاح بە دوای ئەوەیە کە بی سەلمێنێکە هۆکارەکە ئارنێ سلۆت بووە، چونکە دەرکەوتنی ئاستی مۆندیالی ڕەنگە بۆ سەڵاح زۆر گرنگ بێ. خۆتان دەزانن سەڵاح ڕۆشنی لە لیڤەرپوڵ ڕاگەیانوە کە ئیتر تەواو گرێبەستەکەی لەگەڵ لیڤەرپوڵ وتی من ئەم کۆتای وەرزارڕۆم لیڤەرپوڵ ڕزامەندی لەسەر نیشاندا ئەگەرچی ساڵێکی لە گرێبەستەکەی مابوو. ئێستا بۆ سەڵاح دەرکەوتنی بەهێز لە مۆندیالە یەکجار گرنگە بۆ چونکە سەڵاح تاوەکو ئێستا یانەی نوێی خۆی دیاری نەکردووە، تاوەکو ئێستا هیچ بژاردەیەکی لەو بژاردانەی کە پێشکەشی کراوە سەڵاح بڕیاری نەداوە. تەنانەت باسیش لەوە ناکرێت کە بچوو بێتە گفتوگۆی فەرمیەوە یاخود گفتوگۆی ڕاستەوخۆ لەگەڵ هیچ جانێک. بۆیە دەرکەوتنی ئاستی مۆندیالی بۆ محەممەد سەڵاح زۆر پێویستە، بۆ دیاریکردنی داهاتووی زۆر پێویستە، بۆ بەهێزکردنی ئەو بژاردانەی کە داواکاریەکەن لە سەردەستەبەرکردنی محەممەد سەڵاح بۆی زۆر گرنگە و تاوەکو ئێستاش سەڵاح زۆر باشی هێناوە. مێژوویەکی گەوریان بۆ میسر نووسیوەتەوە و یەکەم سەرکەوتنیان بە میسر بەخشی لە مۆندیالە. هەروەها بۆ یەکەم جارە میسر دەگاتە قۆناغی داهاتوو، چونکە من پێتانە لە میسر باگەرێکی زۆرەگەری یەکەم دووەمەکە نەبێ وەکویکێ لە باشترین سێمەکان دەڕوا و سەڵاح خۆی لە هەردوو یاریەکەیە بەشداری گۆڵی یاری پێشوەسیستی یاری گۆڵ وەسیستی کردووە و یاری سێمیشی بەرامبەر بە ئێرانە کە بێگومان سەڵاح هەر دەبێ یاری کاتەوەی تر وەکو یەدەک بێ یاوەکو یاریزانی سەرکی بێ هێشتا لەبەری هێشتا بەڕەسمی میسر نەگەیشتۆتە قۆناغی داهاتوو بۆی پێویستی بە دیوی فەرمی بوون هەیە بۆی ڕیکۆردە مێژوویە تۆمارکەنانێ و لە ئەگەری سەرکەوتنی میسر پلەی یەکەم و پلەی دووەم بگرێ یعنی خۆلادانە لە دووەمی گروپەکەی خۆلێدانە لە دووەمی گروپەکەی ئەمریکا حاڵەتی یەکەم بگرێ ڕەنگە دۆخێکی زۆر باشتر بێ. لەو لاوە ئەگەرێکی زۆر هەیە بەر پاراگوای یاخودەوە تا بەر
هەڵبژاردەی ئوسترالیا بکەوێت یا کامە دەرفەتێکی مێژوویە یعنی ئێمەزانین میسر لە ڕوبەڕووبوونەوەی پاراگوای و ئوسترالیا دەرفەتیەوەی هەیە کە بیر بکاتەوە لەوەی قۆناغێکی داهاتووی تر ببڕێ و من پێتان ئەڵێم ئەمانە هەمووی کاریگەریە بێ لەسەر دیاریکردنی داهاتووی محەممەد سەلاح چونکە ئێستا سەلاح بێیانەیە و چاوی لەوەیە کە یانێکی نوێ بۆ خۆی بدۆزێتەوە ئەمە ئەو ڕیکۆردە تایبەتانن کە بۆ محەممەد سەلاح لە یاریشەوی ڕابردوو بەرامبەر بە نیوزیلەندا تۆمار کرا و هێشتا بەردەوامی هەیە میسر باگەرێکی زۆر میسر دوو یاری دیکەی مۆندیالی ئەنجام دەدات هەم یاری سێمی قۆناغی کۆمەڵەکەی و هەم یاری قۆناغی 32 چونکە یەکێک دەبێت لەو بژاردانەی کە دەگاتە قۆناغی داهاتوو ئەمەش سەبارەت بە بڕگەی ڕیکۆردی محەممەد سەلاح لەوەی کە ڕیکۆردێکی لە هەڵبژاردەی میسر و لە مێژووی مۆندیالەکانە کرد بە ناوی خۆیەوە ئەمڕۆ لەگەڵ ڕیکۆردەکانە قسەکەین و ئەو ژمارانەی کە هەن چونکە ئێمە پێویستەکە ژمارەکان هەمیشە بیر بخێنەوە ئێمە لە دۆخی مۆندیالیین لە دۆخی مۆندیالیە هەمیشە ڕیکۆردەکان گرنگیی زۆریە بۆیە پێویستی بەوەی کە بەردەوام قسەی لەسەرکەوت و ڕوونکردنەوەی لەسەر بێت بابەتی کۆرتوا ناوی دەچێتە مێژووی مۆندیالی کۆرتوای گۆڵچیانی ڕیال مەدرید کە دەستکەوتی گرنگی لە باشترین گۆڵچی و لە هەروە لە بردنەوەی خەڵاتی یاش خەڵاتی تایبەتی زامۆرا لە ئیسپانیا وەروە نازناوەکانی چامپیۆنزی گولیگە و ئەم تایبەتمەندیانە ئێستا تایبەتمەندیەکە گوازراوەتەوە بۆچی گوازراوەتەوە بۆ تایبەتمەندی مۆندیالی کۆرتوا لە مۆندیالی 2014 2018 2022 2026 بەشداری کردووە واتە 4 مۆندیال لەم 4 مۆندیالەیە تاوەکو ئێستا کۆرتوا 8 کلینشیتی نووسیوەتەوە 8 کلینشیت لە کۆی گشتی ئەو 4 مۆندیالی کە بەشداری تێدا کردووە کە لەم مۆندیالەشە یەکەم کلینشیت کە تۆماری کرد لە یاریشەی ڕابردووە بوو بەرامبەر بە ئێرانەگەرچی ئێران سەرەتا مەهدی تاریمی گۆڵێکی تۆمار کرد بەڵام گۆڵەکە دواتر بە بیانی ئۆفساید ڕەت کرایەوانێ دەچمە سەر گرافیکی دواتر ئەمە سەبارەت بە کۆرتوا ئەو ڕیکۆردەی کەیەتی هەر دەربارەی کلینشیتەکان فابیان بارتێس لە ڕیزی هەڵبژاردەی فەڕەنسا و گۆڵپارێزەی کە ڕۆڵیە بوو لە بردنەوەی مۆندیالی 98 بۆ هەڵبژاردەی فەڕەنسا و هەروە شڵتۆنی ئینگڵتەرا خاوەنی 10 کلینشیتن لە 7 یاری مۆندیالیە 7 یاریان لە مۆندیالا کردووە کە ئەوەی بارتێس تایبەتمەندیەوەی هەیە لە 3 مۆندیالە 98 و 2002 2006 شڵتۆن 10 کلینشیتیە لە 7 یاری مۆندیالی و فامان شوێ بارتێس یۆنگ بلۆیت لە هەڵبژاردەی هۆڵندا کەویش گۆڵپارێزە 8 کلینشیتیە لە 12 یاریە 8 کلینشیت لە 12 یاریە کە ئەمیش بۆ یۆنگ بلۆیت وەکو ڕیکۆردێکی تایبەت ماوەتەوە بەڵام لە کۆتاییە ڕقەمی کلینشیتەکە وەردەگیری تر کەمترین یاری یا ئەوەیە بە بابەتێکی ترە ئەمەرسۆن لیاومانێ لە هەڵبژاردەی بەرازیل 8 کلینشیتیە لە 4 یاری سێپ مایر کە یەکێکە لە گۆڵپارێزە ناوازەکان و هەروە تاڤارێل لە بەرازیل 8 کلینشیتیانەیە لە 18 یاری مۆندیالیا کە خۆتان نەزانن تاڤارێلی بەرازیلی وەکو گۆڵپارێز نمونەیەکیەیە کە خاوەنی زۆرترین کلینشیتی هەڵبژاردەی بەرازیلی شەکە ئێستا ئەلیسۆن بۆ شکاندنی ئەو ڕیکۆردەی تاڤارێل هەوڵ دەدات کە لە هەمان کادا تاڤارێل لە سەر هەڵبژاردەی بەرازیلە ڕانەری گۆڵپارێزانی هەڵبژاردەکەیە هۆگۆ لۆریس لە فەڕەنسا گۆڵپارێزی مۆندیالی 2018 و 2014 و 2010 و 2022 فەڕەنسا خاوەنی 8 کلینشیتە لە 20 یاری مۆندیالیە هۆگۆ لۆریسیش 8 کلینشیتیە کەواتە ئێمە تیبۆ کۆرتوا لەبەردەم چییە لەبەردەمەوە وایە یعنی دوای بارتێز و بن شڵتۆنێسە لەگەڵ یۆنبۆیلدا واروە ئێمەرسۆن لیاوە و لەگەڵ سێبمایەرە و لەگەڵ هۆگۆ لۆریسیا یەکسانە ئەم ڕیکۆردەی یەکسان کردوتەوە ئەگەر یاری داهاتوو بەرامبەر بە نیوزیلەندا تیبۆ کۆرتوا بتوانێت کلینشیت بنووسێتەوانێ ئەوە دەبێتە ڕیکۆردێکی مێژووی بۆی و دەچێتە ریزی گۆڵپارێزە گەورەکانەوە لەوەی کە زۆرترین کلینشیت لە یاریەکانی مۆندیالیدا بنووسێتەوە دەبێتە سێم گۆڵپارێز لە ڕیکۆردی جیهانیە لە دوای هەرێک کە لە فابیان بارتێس و شڵتۆنی ئینگڵتەرا و قورسیشە بتوانرێت ئەو ژمارەیە لەلایەن کۆرتووەوە بشکێنێت و بە هەمان شێوە یعنی چونکە ئێستەی تۆپی پێ گۆڕانکاری زۆری لێ بەسەراتەوە گەر دیقەت تام نابێ ئێستا ئەگەر تیپێک خراپترین تیپیش بێ بەرامبەر بە باشترین تیپیشکات چانسیەوەی هەیە کە گۆڵە تۆمارکە چانسیەوەی هەیە کە گۆڵە تۆمارکە ئەگەر تۆ یاریی خراپیشکە یعنی
کەمن ئەو یاریانەی کە تیپ بتوانێت بە کلینشیت لی بەرێتە دەرەوە چونکە سیستماتیکی تۆپی پێ زۆر پێشکەوتوو بووە و ڕووی لایەن هێرشبەری لەلایەن تیپەکان زۆر پێشکەوتوو بووە و جگە لەوەش هێڵی بەرگری چ هەڵبژاردە بە چیانەکان هاوشێوەی ڕابردوو نەماوە واتە بەرگری کارە تۆکمە و بێز و تۆقێنەرەکان هاوشێوەی ڕابردوو بوونیان نەماوە ئەمە ژوای کردووە کە کلینشیتکردنی گۆڵپارێزەکان قورستر بەرهەم بێ یعنی من سەوکو خۆم کە بیەنمانێ بە نمونە ئەگەر ڕێژەی گۆڵ قسێ بکەین یان هەر ئاوە زۆر بە خێرایی من ئەگەر لە نەوەشتەوە بینەری بم ینی فابیان بارتێس لە 98 یاری یەکەمی سعودیە گۆڵی لێ نەکرا یاری ئەفریقای باشوور پێما بێ گۆڵی لێ نەکرا یاری دانیمار گۆڵی لێکرا یاری پاراگوای گۆڵی لێ نەکرا یاری ئیتالیا گۆڵی لێ نەکرا یاری نیایەکەش گۆڵی لێ نەکرا واتە فەڕەنسا بەکوی گشتی و مندیالە ئەوەی من داڵغەم بێ دانیمار گۆڵێکی لێ کرد کرواتیا گۆڵێکی لێ کرد نازانمەگە سعودیەوانە گۆڵێکیان لێک ینی دوو گۆڵ یا تا سێ گۆڵ لە فەڕەنسا کرا بنێسەمە هەر لە بیرەوەری خۆمان پێتەڵێم بەرازیل لە مۆندیالی 2002 تورکیا گۆڵێکی لێ کرد کۆستەریکا دوو گۆڵی لێ کرد سین گۆڵی لێ نەکرد بەلجیکا گۆڵی لێ نەکرد ئینگلتەرا گۆڵێکی لێ کرد و لە چواریش و لە نیاییشا گۆڵی لێ نەکرا یعنی گۆڵێکی تورکیا دوو گۆڵی کۆستەریکا لەگەڵ یەک گۆڵ ئینگلتەرا بەرازیل 4 گۆڵی لێکرا 2006 ئیتالیا دوو گۆڵی لێکرا یعنی ئەگەر ئەرقامەکان وەربگرین لەگەڵ پێشکەوتنی تۆپی پێ ئەنجە ڕێژەی گۆڵکردن لە هەڵبژاردەکان زیاتر سەگەر دوهەمین وەشان وەربگرین یاخود دوهەمین دوو وەشان فەڕەنسا لە مۆندیالی 18 نزیک بە 8 گۆڵ بوو 9 گۆڵ بوو لێکرا ئەرژەنتین بە هەمان شێوە لە مۆندیالی 2022 یاری سعودیە دوو گۆڵی لێکرا یاری مەکسیک و پۆڵندا گۆڵی لێ نەکرا یاری ئوسترالیا گۆڵی لێکرا هۆڵندا دوو گۆڵی لێکرد کرواتیا نەکرد فەڕەنساش سێ گۆڵی لێکرد یعنی کلینشیت ئەمە بۆچی من بۆت باسەکەم بۆ تێدەگەێنمانێ کە ئێستا تۆپی پێ گۆڕانکاری زۆری بەسەراتوە هاوشێوەی ڕابردوو نەماوە بۆ یە کلینشیتکردن ئێستا بۆ گۆڵپارێز زۆر قورسە وەکو چشمم چەند خاڵەوە کارن وەجگە لەوەش ڕیکۆردی گۆڵپارێز بۆ کلینشیتکردن تایبەتمەندێکی گەورەی دەبێت و خۆشتان دەزان کە گۆڵپارێز لە مۆندیالەدا چەندە ڕۆڵی سەرەکی لە بەدەستێنانی خاڵ بۆ تیپەکانی ڤۆسینا لە یاری هەڵبژاردەی ئیسپانیا و کاپڤێردی وارووا ڕام لە یاری نێوان کۆراسا و ئیکوادۆر کە چ ڕۆڵێکیانە بوو والی بیرانڤارد دوێنێ یارەکەی ئێران و بەلجیکا گۆڵپارێزی ئێران چەندە ڕۆڵی سەرەکیە بوو لەوەی کە خاڵێک بۆ هەڵبژاردەکەی بەدەست بێنێمانە هەمووی ڕیکۆردی تایبەتن و ئەو ڕیکۆردانن کە بەڕاستی ڕەنگە شکاندنیان کارێکی قورس بێ باپەتێکی سەرنجڕاکێشم هەیە لە کۆی گشتی شێوازی یاریەکان باسیەکەین و هەروە ئێمە دەزانین کە لە ماوەی ڕابردوو شێوازی یاریکردن گۆڕانکاری زۆری بەسەراتوە من پێشتر زۆر کات باسیم خاڵانم بۆ کردوون و تومە تۆکرێت تۆتال فوتبۆڵ یاریکەی تۆ ئەکرێ شێوازێکی گیمپرسین یاریکەی تۆکرێ ینی هەر شێوازێک کە بەدڵی خۆت بێ بەڵام ئێستا ئێمە بابەتێکی دیکەمان هەیە کە لەم مۆندیالەیە سەری هەڵاوە و کۆمەڵێک ڕانەرەکان دامپیادانانیان کردووە واتە ئیبداعێکە یاخودەوەتا گۆڕانکاریەکە کە ماوریسیۆ پۆچتینۆ ئەرژەنتینی لەگەڵ هەڵبژاردەی ئەمریکای ئەنجامیە کە ئەم پلانە ئێستا درچی پێکراوە و باس کراوە تەنانەت ڕانەری پاراگوای و ئوسترالیش قسەیان لەسەر ئەمەمان کردو چیمان هەیە پلانی پنتاگۆنی پۆچتینۆ پنتاگۆن لەسەر بناغی وەزارەتی بەرگری ئەمریکا و لە هاوشێوەی ئەو وەزارەتی کە لە ئەمریکادا هەیە کە وەزارەتی بەرگریە سەیری وێنەکە بکەن جوان گەراوکارانم ئەو جوان ئەو وێنەیە بابەت بێ ئەو وێنەی کە لە نێوان کێیە ماکس تیلمانس تایلۆر ئادامس وینستۆن مەککین وارووا کریستیان پۆلیسیچ و فلۆران بالۆگان کە ئەم فلۆران بالۆگۆن کە ئەم پێنجە یا ئەم پێنج یاریزانە چی دەکەن و پلانەکە چۆن جێبەدەدرێ تاعاان ئەم نەخشاندازەیە وەزارەتی بەرگری ئەمریکا بەم جۆرەیە نەخشاندازەیەەکەی وەزارەتی پنداگۆن و هەروەها پێی دەوترێت نەخشەیەکی پێنجگۆشەی کە تێیدا جگەل لەم پێنج یاریزانەی کە پێنجگۆشەکە دروست دەکەن لە حاڵەتی بوونی تۆپە هەر یەکە لە سێرجینۆ دەست و هەروە ئەنتۆن ڕۆبنسۆن ئەم دوو باڵە بەرگریە هاوکارن فشارەکە لەگەڵ یاریزانەکانی دیکەیە تەواو دەکەن بۆ ئەوەی چی بێ بۆی تەکمیلەی هێرشەکە بکەن واتە کاتێکم تیپە تۆپ لە دەست دەدات و کاتێک تۆپ وەردەگرێت ئەم حەود یاریزانە بەردەوامن
لە بنیادنانی ێرشەکەەوە بە تایبەتی ئاڵوگۆڕی تۆپەکە و ئەم پلانە پنتاگۆنیە لە چیا دابەشە بێ لە ماکس تیلمانکێتە دواتر و تۆپ دابەشە بێ بۆ تالیۆرەتزام سەرکەوتنی وینستۆن مەکین و هەروە کریستیان پۆلیسیچ و فلۆران باڵۆگۆن کە ڕۆڵێکی سەرەکیانەی لە جێبەجێکردنیان پلانە و لەم تۆپ دابەشکردە کە بە ئامان شێوە سێرجینۆ دێست و ئانتۆنی ڕۆبرتسن دەبرنە کەڤەر و دەبنە هاوکاری جێبەجێکردنی ئەم پلانە یاریکردە کە هاوشێوەیەکی زۆری شێواز یاریکردنی جیگم پرسینە و لە تۆپ یاریکردنی شا دەچێتەوە سەر تۆتال فوتبۆڵ. طبعاً برگەی دواتری لەسەرم فشارە گەرمانەوە قسە بکەین لەسەر گرافیکەکەی لەوەی کە پلانەکە چۆن ڕێگەی تر وەردەگرێت. تامان خۆتانزانن ئامارەکان چۆن دەڵێت ئەم ئامارەکانی ئەم دۆخە بەرامبەر بە پاراگوای ئەمریکا لە 165 تۆپی کردووە کۆنتترۆلی تۆپ 277 پاسی لە نیوەیاریگای تیپی ڕکابەرایەوە واتە ئەمریکا لە ڕێگەیان پلانەوانێت چی کردووە 277 پاسی لە نیوەیاریگای تیپی ڕکابەرداوە بەرامبەر ئوسترالیاش لە 163 کۆنتترۆلی تۆپی کردو دوو ئەوەندەی بەرامبەرەکەی پاسیان لە ناوچەی مەترسیدارەدانەوە. ئەمە ئیکتیشافی ئەم پلانەیە کە ماوریسیۆ پۆچتینۆ جێبەجێ کردووەکو پێشم وتن ئەمە یعنی تاوکەری بابەتەکەی دژی پاراگوای ئەم بارودۆخە ئەمریکا لە 165 کۆنتترۆلی تۆپی کردو 277 پاسی لە نیوەریگای بەرامبەری ئوسترالیایەوە لە 166 کۆنتترۆلی تۆپ و دوو ئەندەی بەرامبەرەکەی پاسیان لە ناوچەی مەترسیدارداوە واتە ئامارەکانی ئەم شێوازیاریکردە ئامارێکی سام ناکن بە تایبەتی بۆ هەڵبژاردەی چووک و ئەمریکا کە کواڵیتیکی مەحدود یاریکردنیە بەڵام پۆچتینۆ زۆر هەڵبژاردەکەی بەرەو پێش بردووە و زۆر خزمەتێکی گەورەی پێشکەش بە هەڵبژاردەکە کردووە و تایبەتی یەک تێگەشتنی یاریزانەکانی خاڵێکی زۆر گرنگە و ئەو ڕیکۆردەشی کە بەم شێوازە یاریکردنە تۆمار کراوە هەڵبژاردەی ئەمریکا بۆ یەکەم جارە لە دوای ساڵی 1930وانێ کە لە دوو یاری لە سەرێکی مۆندیالی بتوانێت سەرکەوتن تۆمارکە من ڕیکۆردەش لەلایەن ماوریسیۆ پۆچتینۆ دووبارە کراوەوە و ئەمریکا لە ئێستەوە گەشتنی بە قۆناغی داتوو و بە پێشەنگی گروپەکەشی یەکلا کردوەوە چونکە لە کۆتاییە ڕوبەڕووی هەڵبژاردەی تورکیا دەبێتەوە. دان پێدانانی ئەم شێوازیاریکردنەوە گرنگی ئەم شێوازیاریکردنە چۆن دانی پێدادانراوە و چۆن قسەی لەسەرکراوە. گۆستاڤ ئۆلڤارۆ ڕانەری پاراگوای لە بەرامبەر باسکردن لە پلانی پنتاگۆن کە پلانێکی نوێی یاریکردنە و تێکەڵ کراوە بە پلانی تۆتال فوتبۆڵ و جیگم پرسینگ و ئەم شێوازە نوێیەکە ماوریسیۆ پۆچتینۆ لە ئەمریکا تەطبیقی کردووەڵێ چی؟ ئەڵێ هیچ چارەسەرێکی بۆ پێنجگۆشەکەی ئەمریکا پێ نەبووە. ئەڵێ من دڵنیا بووم لەوەی ئەمریکا بەم پلانە یاریەکە و کاتێک جێمی یەکەم سیری یاریەکەیانم کرد و توانیان 3 گۆڵمان لەسەر تۆمار بکەن جوڵەکانی یاریزانەکان زۆر ئاشکرا بوو بۆمان و دەمزانی ئەم هەڵسوڕان و جێگەورچیە بە تۆپ لە نێو ئەم پێنجگۆشەیە کارێکی زۆر قورسە و ڕوبەڕبوونەوەی زۆر ئاسامە بێ و هەروە باس لەوەکە کاڵێ هەریەکە لە باڵگۆن و پۆلیسی چومێکینی و تیلمان و ڕۆبنسۆن و دەست ئەمە باڵادەستێکی ژمارەیان دروست دەکرد و نەفەسیان بۆ ئێمە نەدەهێشت لەوەی کە ڕوبەڕوویان بینەوانێ بۆیە ئەتوانم بڵێم ئەمە قسەی گۆستاڤ ئۆلڤارۆی ڕانەری پاراگوایە بۆیە ئەڵێ ئەتوانم بڵێم کە ئێمە دەستە و سام بووین و هیچ ڕاگەچارەیەکمان بۆ ڕوبەڕبوونیان پلانە پێ نەبوو. لە بەرامبەردا لە یاری ئوسترالیا خۆتان زان پۆلیسیش لە پلانەکە دابڕا پۆلیسی چوو بۆ دەروی پلانەکە بەڵام بە هەمان شێوە پۆچتینۆ پیپی بەشداری پێکرد لە شوێنی پۆلیسیچ و گۆڕانکاری لە شوێنی یاریزانەکانە کرد بەڵام پەستانی هێرشکردنی خۆیان بە هەمان شێوە بەردەوام بوو و تۆنی پۆپۆڤیچی ڕانەری ئوسترالیاش پاش کۆتایەتنی یاریەکە ئەمریکا ئوسترالیا چی وتی کواڵیتی و هێزی جەستەیی ئەوان زۆر ڕوون بوو هیچ سوپرایزێکیش لەوەدا نەبوو کە کردیان تەنیا نەت دەتوانی ڕایان بگری و باس لەوە کاڵێمە هەوڵمان زۆردا کە ڕوبەڕوویان ببینەوانێ و بەرامبەر هەڵبژاردەی ئەمریکا بۆ سینەوانێ بەڵام بە هۆکاریەوەی پلانەکە زۆر بە تۆکمەی جێبەجێکرا بە هۆکاریەوەی دابەشبوونی یاریزانەکان زۆر مەزبوط بوو ئێمە نەمانتوانی وەکو پێویست ڕوبەڕوویان بینەوانێ بۆیە شکستمان هێنا بەرامبەریان بۆیە مۆندیال شۆ ئەمڕۆتان بۆ ئاشکرا دەکات کە پلانێکی نوێ لە شێوازی یاریکردنە هاتۆتە ئاراوە کاکرێ لە داهاتووامە ببینین چۆن تۆپکردنە دەرەوەکی یاریزانەکانی ئەمریکی لە مۆندیالای بینیمان کۆمەڵەتیف جێبەجێیان کرد بە هەمان شێوە لە نێو جیگم پرسینگ و ئەم جۆرە پەستانکردنە چونکە پەستانکردنەکە چۆنە بە شێوەیەکی بازنەی پێنجگۆشەیە وەلامان کاتدا دوو یاریزانی بەڵگیش بەشداریەکەن تایە تەنها
سێ یاریزانە بەرگریەکە بەشداری ناکەن لە پلانی هێرشەکە ئەکرێ ئێمە لە داهاتوو و لە وەرزی نوێدا کۆمەڵێک ڕایەنەر ببینین ئەم پلانە جێبەجێ بکە و ئەم پلانە بتوانن لەوەی کە کۆنتترۆلی تۆ بۆ بتوانن گۆڵی زیاتری پێ بەرهەم بێت بۆ وەکو پێتان دەڵێم هەتاوەکو دێت کلینشیتکردن قورستر دەبێت هەتاوەکو دێت بەرگریکردن بە هەموو جۆرە قورستر دەبێت واکەوێتە دۆخێکی مەترسیدارانە چونکە وەک دەبینن شێواز یاریکردن تا دێت بەرەو پێش و بەرەو پێشتر دەچێ ئەمەش ئەرکەکان لەسەر بەرگریکاران و گۆڵپارێز بەتاوی قورس دەکات بابەتێکی دیکە ئەمڕۆمان وەکو پێم وتن ئێمە سەبارەت بە مۆندیال وەک دەزانن خەڵاتی تاکەسی بتێ و نەتەوەی گرنگجیە لای ئێمە باڵندۆرمان هەیە کە ئێستا باڵندۆر خەڵاتێکی زۆر زۆر گرنگە و پاژە و تێکەڵبوونی لە ساڵی 2002 لەگەڵ فیفای ڕوویە وای کرد کە خەڵاتی تایبەتی فیفا بکەوێتە دوای باڵندۆر خۆمەش خۆی ئەو کاتە سێپلاتەر وای لەم خەڵاتە کرد و قیمەتی زۆری یا بە فرانس فوتبۆڵ لە ڕێو ڕێکەوتنە بازرگانی لەگەڵ گۆڤاری فرانس فوتبۆڵا کردی و لە قیمەتی خەڵاتەکەی خۆیانی کەم کردەوە هات تێکەڵی خەڵاتی باڵندۆر و فیفا یا لێک و هاتچی کرد ئەم خەڵاتی کرد بە خەڵاتی ڕسمی فیفا و پاژەوەی لێکترازانەی کە ڕوویدا ئەگەرچی خەڵاتی زەبستی فیفاش جیابەوە ئەگەرچی فیفا خۆی سەرپەرشتیاری پاڵاوانتەکانە و خەڵاتەکەی فیفا ئەبێ گرنگتر بێ بەڵام لە ڕووی بازرگانی و لە ڕووی ناو ناوبانگ و لە ڕووی مارکێتینەوانێ تاوەکو ئێستا خەڵاتی باڵندۆر ئەو لووتکەی بەرنایەوە کە سێپلاتەر پێی بەخشیوە و تەنانەت لە پێش خەڵاتی فیفاوە ناوی دێنێ بۆیە هەمیشە ئێمە کاتێک باس لە براوەی مۆندیال دەکەین و باز لەو کەسانە دەکەین کە نازداوی مۆندیالیان بردوۆتەوانێ ڕاستەوخۆ بیرمان بیر لەوە دەکەینەوە کە ئەم یاریزانەش دەبێتە براوەی باڵندۆر تاوان چیرۆکێکی مێژووی هەیە لەسەر باڵندۆر بۆچی باڵندۆر وەکو وتمان ئەو قووەتەی نەبوو یا قودە و قیمەتەی نەبووە باڵندۆر هەتاوەکو ساڵی 1995 هیچ یاریزانێکی غەیرە ئەوروپی بۆی نەبووەم خەڵاتە بەرێتەوە واتە تەنها یاریزانە ئەوروپیەکان تاوەکو ساڵی 1995 بۆیانە بۆ بیبنەوە ئەگە ڕنگ بوو پێلێ چەندین باڵندۆری هەبووە ڕنگ بوو مارادۆنا باڵندۆرەکانی هەمووی داگیر کردایە یعنی بە جۆرێک لە جۆرەکان بە تایبەتی پێلێ و مارادۆنا ڕەنگە دەرفەتێکی زۆر زۆر ئەوە سوقراتەوە زیکۆ یعنی ئەوە ماریۆ چیمبیس لە ئەرجنتین بۆ خەڵاتی باڵندۆر نەدراوە بە باشترین بە یاریزانێک لە دەروی شوێری ئەوروپا ساڵی 95 دەدرێت بە یاریزانێکە غێری ئەوروپی بێ بەس بە مەرجی چی بە مەرجی ئەوەی کە لە یانەیەکی ئەوروپیا یاری بکە ئەمە بن مێژوویەکتان لەسەر باڵندۆر پێڵێمەوانێ بە مەرجی ئەوەی کە لە یەکێک لە یانەکانی ئەوروپا یاری بکە لە تا ساڵی 95 ئەمە وای لێاو کە جۆرج ویە یەکەم یاریزانی غێرە ئەوروپیە کە توانی ئەم خەڵاتە بێتەوە لە ساڵی 1995 کە ئەو کاتە لە ڕزەکانی میلان یاریەکرد ساڵی 2007 باڵندۆر گۆڕانکاری گەورەی بەسەرهات و وای کرا هەموو یاریزانێکی گۆی زەوی بۆی هێر ڕکابەری بکە لەسەر خەڵاتی باڵندۆر و لە 2007 هێشتا باڵندۆر هەرە قووەت و قیمەتەی نەبوو بەڵکو خەڵاتی زەبستی فیفا قیمەتی بکەم پێشتر باسیەوەشم بۆ کردن ئۆین و کۆمەڵ یاریزان باڵندۆریان بدێتەوە بەڵام قیمەتی بەقڵی و فیفا نەبوو کە بدەنەوە بەڵام پاژۆی سێپلاتەر تێکەڵی کرد لەگەڵیان بارودۆخە گۆڕا ئەمە مێژوویەک بوو لەسەر باڵندۆر بەڵام ئێمە گەراوڕیانم بستەوە سەر گرافیکی یەکەم ئێمە چیمانەیە لەسەر و یاریزانانەی کە مۆندیالیان بردووە تەوانەوە بوونەتە خاوەنی خەڵاتی باڵندۆر سەر بۆبی چارتۆن لە ئینگلتەرا کە ساڵی 1966 ئینگلتەرا توانیوێتی بێتە پاڵەوانی جامی جیانی و لەگەڵیشیە سەر بۆبی چارتۆن توانیوێتی خەڵاتی باڵندۆر بۆ خۆی بێتەوە ساڵی 1992 پاولۆ ڕۆسی لە ئازادبووەکەی زیندان پاژەوەی کە توانی بەرامبەر بەرازیل و ئەرژەنتین و ئەڵمانیا گۆڵکاری مۆندیال بێتەوە 6 گۆڵ لەسەر و سێڵ بژاردێت تۆمارکە و سەرکردایەتی ئیتالیا بکە بۆ بردنەوەی نازناوی مۆندیال لە نێو خاکی ئیسپانیا پاولۆ ڕۆسی ئیتالی خەڵاتی باڵندۆر و مۆندیالی پێکەوە بردەوە ساڵی 1990 لۆتار ماتیۆس کە لەگەڵ ئەڵمانیا نازناوی مۆندیالی بردەوە لە خاکی ئیتالیا بە هەمان شێوە توانی خەڵاتی باڵندۆریش بۆ خۆی دەستەبەر بکات ساڵی 1998 زێنەدین زێدان کە لەگەڵ فەڕەنساوە لە یاری کۆتایی 2 گۆڵی بەرامبەر بە بەرازیل تۆمار کرد توانی خەڵاتی باڵندۆر بێتەوە کە لامان کادا پاڵەوانی جامی جیانیش بوو تاوان چەند یاریزانێکی دیکەشمانەوە ئەمە 4 یاریزانی
ساڵی 2002 ڕۆناڵدۆی بەرازیلی پاش ئەنجامدانی نەشتەرگەریەکانی بەشداری مۆندیالی کردوە لەو مۆندیالەیە توانی 8 گۆڵ تۆمار بکات و ڕۆڵی سەرەکی بینی لەوەی کە هەڵبژاردەی بەرازیل بێتە پاڵەوانی جامی جیهانی بۆیە ڕۆناڵدۆ خەڵاتی مۆندیال یاخود بۆ مۆندیالی بردەوانێ نازناوی مۆندیالی بەرز کردەوە کە لامان کادا دواتر خەڵاتی باڵۆندۆریشی بردەوە. ساڵی 2006 فابیۆ کاناڤارۆ کە لە سەردەمی نوێدا تاکە بەرگریکار ئەم خەڵاتی بردبێتەوە بە تایبەتی دوای ساڵی 95 کەم گۆڕانکاری لێ بەسەرات پاژەوەی سەرکردایەتی ئیتالیا کرد و توانی پارێزگاریکی بەهێز لە ئیتالیا بکات و ئاستێکی بەرزی پێشکەش کرد لە مۆندیال 2006 توانی خەڵاتی کە پێشتریش خولی ئیتالی لەگەڵ یوڤە بردبووانێ توانیم بێتە براوی مۆندیال و لامان کاتا باڵۆندۆریشی لەسەر حسابی زیدان و ڕۆناڵدینۆ دەستەبەر کرد. لە دوای 2006 2010 خەڵاتی باڵۆندۆر بۆ پاڵەوانی گیان نەبووە تاوان ئەمە واتایەکی زۆر زۆرەکەێنێ با تێبگەن جوان. ساڵی 2010 ئەم ڕیتمە لایەوە براوەی مۆندیال یعنیەوە دیقەت بن پاژەوەی کە سیستمەکە گۆڕانکاری بەسەراتۆ لە ساڵی 1950 و 2006 براوەی مۆندیالەکە خەڵاتی باڵۆندۆری بردوێتەوە بەڵام 2010 ئیسپانیا یاریزانەکانی خەڵاتی باڵۆندۆریان نەبردوێتەوە 2014 ئەڵمانیا یاریزانەکانی خەڵاتی باڵۆندۆریان نەبردوێتەوە 2018 فەڕەنسا یاریزانەکانی خەڵاتی باڵۆندۆریان نەبردوێتەوە 2022 کە ئەرجەنتین بۆ پاڵەوان جارێکی دیکە ئەم ریتمە چوە سەر ریتمی خۆی و لیۆنێل مێسی پاش نزیک بە 18 ساڵ 2006 تقریبا بۆ 2022 ئەنی تقریبا 16 ساڵ جارێکی دیکە مێسی ئەوەی بە ئاشنای کردینەوە بەوەی کە خەڵاتی باڵۆندۆر بۆ براوەی مۆندیال بێ ئەگنا لە 14 لە 18 پاڵەوانەکانی گیان ئاماژە پێکران کە من ئاماژەتان بە هەر سێ باڵۆندۆرەکە بۆ دەکەم 2010 درا بە میسی 2014 درا بە کریستیانۆ ڕۆناڵدۆ 2018 درا بە لوکا مۆدریچ ئەم سێ باڵۆندۆرە پاڵەوانەکانی گیانتیانە ناسەتا و کاتی 2022 درایەوە بە لیۆنێل مێسی بۆیە دەپرسین ساڵی 2026 ئێمە پاریسمانەیە پاڵەوانی چامپیۆنز لیگە و عوسمان دەمبڵیشمانێ براوەی خەڵاتەکەیە و فەڕەنسا ژێژەکە لە بەربژێرەکان و گەرچی هەڵبژاردنی دیکەشمانێ بۆ بەربژێر پرسیارەکە لێرە ئەوەیە ئایا باڵۆندۆر لەسەر ئەو ڕێکبوونەوەی کە لە مۆندیالی 2022 وەریگرت و ئەو تێکدانی لە 2010 هەی بوو تاوەکو 2022 لە کاتی پاڵەوانەکانی مۆندیالە ڕێک دەبێتەوە لە 26 یاخود دەچێتەوە ڕیتمەکەی ڕابردووی و پاڵەوانی مۆندیال گرنگی نەماوە لە دوای ساڵی 2006 شانێ جگە لە 2022 کە درا بە باشترین یاریزانی مۆندیالەکە و درا بە لیۆنێل مێسی کە لەگەڵ هەڵبژاردەی ئەرجەنتینا بوونە پاڵەوانی گیان ئەم پرسیارگەرە لە دوای کۆتایی هاتنی مۆندیالی ئەم ساڵ وەڵامەکەی دەزانین و پاژۆی خەڵاتی باڵۆندۆر دابش دەکرێت زانین چێ دەبێتە براوەی خەڵاتەکە بابەتێکی دیکەمانەیە کە بابەتێکی ناخۆشی مۆندیال و یەکێکە لە ڕووداوە ناخۆشەکانی مۆندیال ئەویش بابەتی کۆچکردنی هاندەرێکە یاخود وەفاتی هاندەرێکە لە یارەکانی مۆندیالە کە مردنی گەورەترین هاندەری هەڵبژاردەی سکۆتلەندا کە یەکێکە لە هەڵبژاردەکانی یاخود یەکێکە لە وڵاتەکانی بریتانیای گەورە دۆنی ستراسی کە سەرجەم یارەکانی کۆتا 40 ساڵی تەمەنی لەبیر بووە واتە ئەم پیاوە تەمەنی 76 ساڵ بۆ کە کۆچی دوایی کردووە لە تەمەنی 36 ساڵیەوە سەرجەمی یارەکانی کە بینیوێتی هەمووی لەبیر بووە واتە بەناسناوە بە هەموو شتێک ئەنجامی یارەکان و شتێکی پێوتوی بە تایبەتریش هەڵبژاردەی سکۆتلەندا و هەروە لە تەمەنی 76 ساڵی لە شاری بۆسنی ئەمریکا ژیانی لەدەستدا خۆتان زانە هەڵبژاردەی سکۆتلەندا بەشداری مۆندیالی کردووە ئەمیش هەروەکو هاوڵاتیی سکۆتلەندی بۆ بینینی یارەکانی هەڵبژاردەکەی گەشتی ئەمریکای کردووە بەڵام لەوێ لە تەمەنی 76 ساڵی لە شاری بۆستنی ئەمریکا دۆنی ستراسی گیانی لەدەستدا و هەروەها لە خوڵێکی 76 لە یاری ڕابردووە لە یاری نێوان سکۆتلەندا و مەغریب وێنەکەی خراە سەر شاشە وەک ڕێزێک بۆ ئەو ناوبانگە و بۆ دڵسۆزیکەی بۆ هەڵبژاردی سکۆتلەندا وەکو باسکردنەکانیش لەسەری چیە دۆنی ستراسی سەرسەختترین هاندەری سکۆتلەندا بووە بە جۆرێک
گەشت یارەکانی سکۆتلەندا لە کۆتا 40 ساڵی تەمەنی لە بیر ماوە بە وردەکاری بە گۆڵ و حاڵەت بە یاری و بە دۆڕان و بە سەرکەوتن بۆ یەکسانبوونەکانەوەنێ بەڵام دۆنی لە مۆندیالە بە خەونەکەی نەگەیشتووە لە تەمەنی 76 ساڵی کۆچی دوایی کرد و هەروەها کە دەوتێت سەکتەی دڵ لە یاو لە شاری بۆسن و پاش یارەکەی سکۆتلاند خێزان و ئەندەران لەبەرە و تێلەکۆ بوون و کە دۆنی لێما بۆ ماڵاوایکردن لێ و لە کاتی یارەکەشدا لە خولەکی 76 هەندەران ڕێزلێنانیان بۆ کرد و وێنەکەیان لە نێو شاشەی یاریگاکەیە هەڵواسی کە ئەمەش بابەتی مردنێکی هاندەرێکی تایبەت بوو لە یارەکانی مۆندیالی 2026 ئەمریکا و مەکسیک و کەنەدا کە ئەمەش لە کۆی و بابەتانە بوو کەمڕۆ بۆم باسکردن ئەمڕۆ باسی کۆمەڵی ڕێکۆردی تایبەتم بۆ کردن و هیوادارم سوودم پێگیان بن کە ئێستش دەچمە سەردۆخی مەرکاتۆی تیپەکان لەوانە ڕێکۆردی محەممەد سەلاح لەوانە ڕێکۆردی کلینشیتی گۆڵپارێز لەوانە حەقسەندنی باڵۆندۆر لەوەی کە یاریزانانەی براوی مۆندیالن خەڵاتی باڵۆندۆر دەبنەوە یانای بەنەوانێ و باسی دادپەروەری و یەکسانی وە چۆنەتی گۆڕانکاریم لە خەڵاتەکان و مێژووی باڵۆندۆر بۆ کردنەوەنێ ئەوشی کە هەبوو سەبارەت بەم ڕووداوەی ستراسی بوو لەوەی کە کۆچی دوایی کرد لە ئەمریکا و هەندێکی سەرسەختی هەڵبژاردەی سکۆتلەندا بوو دەچمە سەر کۆتا بابەتی ئەمڕۆم کە وەک هەمیشە باسکردنە لە مەرکاتۆ و باسی مەرکاتۆش هەمیشە باسێکی تایبەت دەبێت بۆمان لە مەرکاتۆ چیمانەیە یعنی ئارسناڵی پاڵەوانی پرێمەر لیگ ئامادەیە مارتین ئۆدیگار بفرۆشێت ئەگەر ئۆفەرێکی گونجاوی بەدەست بگات دەنگ و باسەکان وا بڵاو دەکەنەوە کە ئارسیناڵ پلانی هەیە پلەیمەیکەرێکی بێز بۆ ڕێزەکانی بگوازێتەوە واتە لە دۆخی ئۆدیگار دەرچێ هێشتا ئارسیناڵ بە تەواوەتی لە توانەکانی ئیزە ڕازی نییە و بامان شوێ بۆی پێکانەکانەوەی هێشتا لە ئاسی ئۆدیگار دیش بە پێی پێویست ڕازی نییە بۆیە ئارسناڵ لە وەرزی داهاتوو بامانجی گەورەتر بەشداری پرێمەر لیگ و چامپیۆنز لیگ دەگاتەوە ئەمساڵ لە کۆتاییدا چامپیۆنز لیگی لەدەستدا و کۆتاییە پرێمەر لیگی بردەوە بۆیە هەر نەبێت ئەمساڵ چاوی لەوێ بگاتەوە یاری کۆتایی چامپیۆنز لیگ بۆیە دەیەوێت پلەیمەیکەرێکی بێستر لە ئۆدیگار بۆ خۆی بدۆزێتەوە بیر لە فرۆشتنی ئۆدیگار دەکاتەوە گرێبەستێکی گونجاوی بەدەست بکات پاشەوە ئاستەبەرزی لە مۆندیال پێشکەشی کردو پاشەوە وێستام دابەزیەوە بە ڕیز ژیانی ڕاخوت شامپیۆنشیپ لە ئینگلتەرا مانچستەر یونایتد گرنگی بە گواستنەوەی سەمەرڤیل و هۆڵندی دەدات کە لە مۆندیالدا ئاسێکی بەرزی پێشکەش کردووە و هەروەها دوو یاری لەسەرێکە بۆ هۆڵندا گۆڵ تۆمار دەکات یعنی لیڤەرپوڵ ئینگلیسی 22 میلیۆن پاوەندی ئینتەری بۆ کۆرتیس جۆنس ڕەت کردوێتەوە یعنی ئینتەر میلان لە پاش متمانەدانەوە بە چیڤۆی ڕانەر لە هەوڵدایە ئەم تیپە ناوەندی ڕێکخاتەوە و نیوەکردنەوەیکی زۆر لە یەڵی ناوەندیا بکە بە تایبەتی خۆتانزان لە ئێسادا تەمەنی مختاریان و کاڵهەڵەنگۆڵ سەرکەوتووە بەڵام بەردەوام من لە تیپەکەیە وارووا بارێلاش هەمان ئاسی ڕابردووی نەماوە بۆ ئینتەر میلان هەوڵ دەدات پێگەکەی بەهێز بکات یاخود هێڵی ناوەندی بەهێز بکات بەلای ڕێگەی گواستنەوەی کۆرتیس جۆنسانێ دەوترێت پاش ئەو دۆخی کە تی کەوتووە یانەی تۆتنام لە ئێستادا لەلایەن دیزەربی ڕانەرەوانێ گرنگی بە گواستنەوەی مارکۆس راشفۆرد دەدات کە مارش راشفۆرد یعنی بەرشەڵنە بڕیاریدا کە گرێبەستی کڕینەوەکەی چالاک نەکە و بڕیاریدا یاریزانەکە بگەڕێتەوە پرێمەر لیگ و ینی مانچستەر یونایتد دایناوە لە زمنی گەشتەکانی مانچستەر یونایتد کە لە پاش یارەکانی مۆندیال ئەنجامی یا بۆ ئامادەکارەکانی وەرزی نوێ و لە هەمان کاتیژا زەستەن و تیلیگراف ئاماژە بۆ دەکەن کە راشفۆرد لە بازاری گواستنەوەی یاریزانانی مانچستەر یونایتد دانراوە و مایکل کاریک لاری نییە دەستبەرداری یاریزانەکە بێت و پێی وایە کە ئیتر خزمەتکردنی راشفۆرد لەگەڵ یونایتددا کۆتایەتەوە بۆ ئێمە ژوای کردووە کە تۆتنهام بە شێوەیەکی جدی بیر لە کڕینی راشفۆرد کاتەوە لە کاتێکدا ئەم یاریزانە ئەزمونێکی باشی لە پریمەر لیگا هەیە و لامان کاتدا نرخێکی زۆر لەسەریانی تۆتنام ناکەوێت بۆیە دەبێتە گرێبەستێکی باش بۆ دیزێربی کۆتا بابەتی مێرکاتۆ ئێمە جاکسۆرمان هەبوو خۆتان نەزانن لە وەرزی ڕابردوو لە کۆتا ساتەکانی مەرکاتۆدا پاژۆ یەکەم جاری پشکنی پزیشکی شکستیانە لە چوونی بۆ بارن جاکسن پەیوەندی کرد بە ڕێزەکانی بارنەوە بۆ ماوەی وەرزێ بەمەرجی یاخود بەوەی کە کۆمەڵێک خاڵ جێژیکا بوو بۆ کڕینەوەی گرێبەستەکەی بەڵام بایرن بڕیاری داوە گرێبەستی کڕینەوەی جاکسنی سەنیگالی بە هیچ جۆرە چالاک ناکە جاکسن دەگەڕێتەوە ڕێزەکانی چێلسی و دەوترێت چابی ئەلۆنسۆ
ڕەزامەندە بۆی جاکسن گەڕێتەوە و پێگاتەکەی و دەوترێت گفتوگۆ لە نێوان چاوی ئەلۆنسۆ و جاکسنی شاکراوە و جاکسن بە ئەلۆنسۆی ڕاگەیانەوە لەوەی کە دەیەوێت بێتەوە لایەنەکە یا ڕکابەری بکات بۆی کە پێگەی سەرەکی وەربگرێتوانێ و ئەلۆنسۆش ئەو ڕکابەری قوبول کردووە و پێشوازی لە پێشنیازەکەی جاکسن کردووە بۆی کە یاریزانەکە بگەڕێتەوە ڕیزەکانی چەلسی و لایانی چەلسیدا ڕکابەریشی گەورە بکات لە گرتنی پێگاتی سەرەکی چونکە ئێوە دەزانن چەلسی وەرزی ڕابردوو دەستبەرداری جاکسن بوو بۆ ئەوەی کە جواو پیدرۆ و دیلاپی خست بۆ ناوە ئەگەر چی جواو پیدرۆ پێشتر لە مۆندیالی یانەکانەوە پەیوەندی بە چەلسیەوە کرده بوو بەڵام بە تایبەتی دوای هاتنی دیلاپیش بڕیاردرا کە جواو پیدرۆ سەرەکی بێ و دیلا بۆ کوێدەک مامەڵەی لەگەڵا کرێ بۆیە دەستبەرداری جاکسن بوون بەڵام دەزان کە دیلاپ بە هیچ جۆرە سەرکەوتنی لە چەلسیا بەدەست نێنا و بووە گرێبەستێکی زۆر خراپ بۆ چەلسی لە کاتێکدا جواو پیدرۆ تا ڕادێک سەرکەوتنیێنا بۆیە وەکو بژاردەی گەڕانەوەی جاکسنە گەرێکی کراوەیە بۆ چەلسی مۆندیال شوێم ڕۆشن پێشکەشکردن شاڵاوەکو پێشمتن ئەم شەو گفتوگۆی دەرە و یاریگا تایبەت بەیارەکانی مۆندیال لە کاژمێر دەی شەو ئەنجام بدرێت.